سەرۆک ترامپ بۆ زیاتر پشتیوانیکردن لە بڕیاری کێشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا پێنجشەممە لەسەر تویتری خۆی نووسی کە رووسیا، ئێران و سووریا دوژمنانی خۆجێی داعشن، ئێمە کاری ئەوان ئەنجام دەدەین. هەروەها کوتیژی داخوا ئەمریکا دەیەوێت ببێتە پۆلیسی خۆرهەڵاتی ناوەڕاست، کەسانی زۆر بە نرخی لێ بکوژرێ و میلیاردها دۆلاریش خرج بکات بۆ ئەوەی پارێزگاری لە کەسانی تر بکات، بەڵام چی دەست نەکەوێت. لێکۆڵینەوەی ئەم دوانە سەبارەت بە شەڕی نێوخۆ لە سووریا سیاسەتی حکوومەتی سووریا خستەڕوو کە لە ڕێگای دەورەدان بۆمباران و وێرانکردن لە وڵات ئامار و زانیاریی نوێ هەیە. نزیکەی 16,934 هێرش بۆ سەر خۆرهەڵاتی غۆتا لە نێوان 18 مانگی 2 هەشتی مانگی 4 ئەم ساڵدا واتە لە ماوەی 49 ڕۆژدا ئەنجام درراوە کە بە شێوەی مامناوەندی هەر ڕۆژەی 345 هێرش بۆ سەر خەڵک ئەنجام درراوە. لێکۆڵینەوەکە بە بەڵگە نیشان دەدات کە لە شەڕی نێوخۆی سووریادا ئێرانیش هێرشی ئەنجام داوە. موشکی 100 میلیمی دروستکراوی ئێران نیشانی دەدات کە لە هێرشی 22 مانگی یەکی ئەم ساڵدا بەکار هاتووە و موشکەکانی ئێران لە چەندین شەڕی نێوان سووریادا بەکار هاتوون کە ئەوانە ڕەنجێکی تایبەتی وەک زەیتونیان هەیە و هەموو زانیاریی لەسەر نووسراوە. هەروەها ئەم کارناسە کە تازە راپۆرتێکی لەسەر دۆخی سووریا نووسیوە پێشنیار دەکات کە ئەمریکا بیر لە شێوەیەکی دیکە سەبارەت بە سەقامگیری لە سووریادا بکاتەوە. ئێستا کە بەڕێوەبەرەتی ترامپ ستراتیژی خستۆتە ڕوو بۆ کەمکردنەوە و لادانی کارتێکردنی ئێران لە سووریا و بەرگرتن لە یاخیگەری داعش و گەیشتن بە قۆناغێکی گواستنەوەی سیاسی لە بەرژەوەندی ئەمریکادا دەبێت کە دەسەڵاتی خۆی وا بەکاربێنێت تا دیبلۆماتانی ئەمریکایی ئامادە بکات بۆ ئامانجانە هەنگاو بنێن و لە پلەی جۆرا و جۆردا بەکاریان بێنێت، واتە سیاست هاوتەریبی ئامانجەکان بێت. بەڵام لە ئێستادا ئێمە لە کردداری سەرزەوی بە تەواوی بۆ سەقامگیری سووریا کەڵک وەرناگرین. کارناسێکی دیکە پێی وایە بەشداری ئەمریکا لە مەسلەی سووریادا پێویستە وەک مەسلەیەکی سیاسی چاوی لێ بکرێت. باشکراوە بزانیت کەمە مەسلەیەکی سیاسیە سەبارەت بەکردنەوەی جادەکان و گەڕانەوەی کارەبا و چوونەوە قوتابخانە نییە، ئەوە میراتێکی سیاسیە. سەبارەت بە سووریا باڵوێزی پێشووی ئەمریکا دەڵێ پێویستە بە پێی بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایش بچنە پێش کە باز لە پرۆسی سیاسی و کەمکردنەوەی گرژەکان دەکات. بەڵام دەڵێ بوونی ئێران لە سووریا گرفتێکە ڕووسیامان نەکتۆ کە سووریا بەجێ بێت، بەڵام ئێران دەبێت ئەو کارە بکات. پێمان وایە ئێران دەبێت لە سووریا دەربکەوێت. کاتێک دەڵێن ئێران مەبەستمان لەشکری ئێرانە بە تایبەتی توانایی موشکەکانی مەودادرێژ، تۆپ و سیستمی بەرگری هەوایی، ئەوان ئێستا هەڕەشەیەک بۆ سەر ئیسرائیلن، بەڵام ئەوانە هەڕەشەیەکی بەکردەوە بۆ سەر ئەمریکا و هاوپەیمانەکانمانن. باڵوێز جەفری سەبارەت بە ئاسۆی پەیوەندەکانی ئەمریکا لەگەڵ هێزەکانی دموکراتی سووریا و هەروەها یەکینەکانی پاراستنی گەل دووە. پێش هەموو شتێک ئێمە پشتیوانی لە ئەوان دەکەین بۆ مەبەستێکی تایبەتی کەشکەسدانی داعشە، چونکە ئەوان هێزێکن کە لەژی داعش شەڕ دەکەن و ئەو کارەشیان بە کاریگەرانە ئەنجام داوە لە بەرژەوەندی ئەواندایە کە شەڕی داعش بکەن، نەک ئەوەی لە جیاتی ئێمە شەڕەکەی بکەن. ئەوان بۆ ئاسایشی خۆیان ئەو کارە دەکەن. هەروەک لە 2014 لە کۆبانی هاوکاری یەکتر بووین، هەروەک تا 2003 هاوکاری کێتی و پارتیمان کرد بۆ گۆڕانی ڕژیم و بە ئامانج گەیشتین. ئەو ئاماژەی پێدا لە درێژخانەدا چارەسەری بۆ هەموو گروپەکان لە سووریادا لە ڕێفۆرم لە حکوومەتی سووریا تا قەوەستاندنێک بە پشتیوانی جیهانی و پرۆسەی سیاسی نیشتمانی لە سووریادا دەبێت کە هەموو لە ئاشتیدا بژین.